بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارين لپروردگار خواهی گوره عبادت و طاعت لهمولایکمان وربگره و بکاتمایی خیر بو همولایکمان و چاکە و باشەی هەمولایەکمان لە تەرازووی چاکەکانمان لە ڕۆژی قیامەت خی گەورە بە چەند قات بۆمان بنووسێ و ڕەمەزانی پیرۆز لە هەمولایەکمان قبول بکە. اللهم ئامین. ئیماندارانی خۆشەویست، گەشتینە ئایەتی 45 تەفسیری 45 بابەتێکی ترە لە بابەتی باسی قیامەت. دنیا دەکا، دنیا ئەبەستێتەوە قیامەتەوە. دوو بابەتمان بۆ باس دەکا هەتا ئایەتی 53 لە 45 تا 53. خی پەروەردگار جەلە جەلالوه لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێ دەکا و دەفەرمێ پەروەردگار حەز دەکەم هەر سەرێک لەگەڵ چەند ئایەتێکا بە دەنگێکی شێخەیان قاریەک بخوێنێتەوە، دوای ئێمە تەفسیرەکەین، تر ئایەتەکان بچر بچڕ ناکەین بە ئیزنی خی پەروەردگار. ئینشاءڵڵا دەستی دەکەین بە تەفسیرکردنی ئەو چەند ئایەتە کە خوێندیەوە. خی پەروەردگار باسی دنیامان بۆ دەکا، شێوازی دنیا چۆنە. ئیماندارانی خۆشەویست، وەضرب لهم مثل الحياة الدنيا، ئەفەرمێ پەروەردگار کەماء أنزلناه من السماء، پەروەردگار ئەفەرمێ ئەم دنیاە وەک ئەو بارانەیە کە دەبارێ. چۆن باران دەبارێ؟ زەوی تەختە و هیچ نییە و وشکانەیە. خی گەورە سەوزی دەکاتەوە و ئاوەدانی دەکاتەوە و زەویە، و پاشانش پەروەردگار ئەفەرمێ فاختلط به نبات الأرض فأصبح هشيما تذروه الرياح. واتە ئەوەی ئەو زەویە لە وشکانی ئەکاتە ئاوەدانی، بە کوردی خۆمان ئەڵێین بە جوانی. ئەم دنیاە گشتی بە ئەندازەی ئەو بارانەیە کە دەبارێ زەوی سەوز دەکا و پاشانش نامێنێتەوە. یعنی ئێستا ژیانی من و تۆ هەروایە، وەک ئەو بارانە بە ئاو دێین کە لە زگی دایکین، بە نوتفەیەک دێین، پاشانش تێینە سەر دنیا منداڵین، دوای گەورە دەبین، دوای دەیدەی سەوز دەبین. ئەو زەویە کە سەوز دەبێ مرۆڤەکانە کە سەوز دەبێ، دەی هەتا کۆتایی دوای گەیتە مەتاف کە بە تەمەەن بووی، یەواش یەواشە گەڕێیتەوە بەرەو قیامەت دەرەچی زەویەکە وشک دەبێتەوە. واتە نەسلی مرۆڤ وایە، باوکەکە ئەمرێ کوڕەکە ئەمێنێ، کوڕەکە دەی گەورە دەبێت، دوای ئەو ئەمرێ، دوای ئەو دەمرێ، یەواش یەواش هەمووی نامێنێ. فأصبح هشيما تذروه الرياح. ئەو کاتەش چیە بێ؟ کاتێ وشک ئەبێتەوە زەویەکە، بایەک دێ هەرچی پوش و پەڵاشەیە هەمووی دەبا و کە ئەنەما لەم زەویە هیچ ئاوەدانی تیا نەماوە و هیچ ئاوەدانیشی نەبووە و سەوزاییشی نەبووە. پەروەردگار وەکان الله على كل شيء مقتدرا، پەروەردگارش قدرت و دەسەڵاتی خۆی هەیە بەسەر هەموو شتەکاندا، و هەمووی ئەم ئایەتەش و چەند ئایەتێکی ترش بە نمونە دەهێنێتەوە. خی پەروەردگار جەلە جەلالوه کە باسی کرد لەو چەند ئایەتەی ئەوەڵدا.
لە سێ شوێن ترشدا نمونەی دنیا دێنێتەوە ئەمە یەکێکیان سێ شوێنی ترمانەیە حەدید ئایەتی 20 یونس عەلەیهی السەلام سوورەتی یونس ئایەتی 24 زومەر ئایەتی 21 ئەمە سێ شوێن ترشەیە عولەمایان فەرموویانە باسی دنیا ئەکا بەو هاوشێوەی کە لەم ئایەتە هاتووە کەواتە ئینسانی مسلمان بزانێ ئەم دنیایە کە ئێمە لەسەرین خوای پەروەردگارە فەرمێیەکی لەو ئایەتانە اعلموا انما الحياة الدنيا لعب ولهو وەک یاریە یاری ئەم دنیایە یاریکی ئەتوانین بڵێن تەشبیهکەین یاریکی منداڵانە لعب یاری لەهو هەوا بژین لەهو ئینسان و دوایەوە تەفاخر بینکم وزینە عفو ئەمجا جوانی 5 سیفەت هەڵەگرێ لە خۆی باسی دنیاکە خوای پەروەردگار واتە دنیا لەم 5 بەدەر نییە یەکێ لەوانە لعب له زينة تفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد أم بينجية ياري كردن وله كردن وزينة جوانكاري وفخر كردن بچي بأولاده كأو أولادي ونزوره بنماله وبوشتانه وفخر كردن بچي بمنداله لبيني لا يا مال يا بارو بول أقريته وان بينجه الدنيا پیغمبری خواه فرمی علیه الصلاة والسلام دنیا چیه وقتی که شیرینی وایه هایسته یواره فتار دیه سینی پاقلوان آینن چنه سریع دیه چنه سریع نامینه لای خواه لو سریع تر دنیا الراو حج قیمت چینیه لای منو تو قدریه بس لای خواهی چینیه وقو شیرینی اخوی هاشتی شیرینی اخوی چنه تامیه اندازه کما خواردت دوای چنه شیرینی که لدم تا نامینه الرا دنیا شوایه شیرینی دنیا وەک ئەو شیرینەیە کە دەیخۆی مدەیەکە و دەڕوا و نامێنێ پەروەردگار جل جلاله ئەفەرمێ المال والبنون زینة الحياة الدنيا کەواتە یەکەم دەرسکە وەریەگرین دنیا هیچ ئیسفادەی نە ئیمانداران کەسێک بتوانێت لە دنیادا خۆی ڕازی بکە ئەوەیە کە خوای پەروەردگار باسێکە دەرسی ئەوەڵمان ئەوەیە خوای گەورە وەسفی دنیامان بۆ ئەکا بەو چەند ئایەتە کە لە پێشدا باسمان کردووە المال والبنون زينة الحياة الدنيا والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخيرا أملا پروردگار فرمي مالي دنيا ومال حال بارو پول هموي زينة دنيا أم جاء فرمي بلان تشيلو باشترا والباقيات الصالحات ئەوانەی کەچی کار و کردداری چاکە عملی صالح علەمایان وتیانە لە تەفسیری ئەمایەتە زیکرێکیان داناوە کردەوەی چاکە وتەی شیرین ئەفعالی باش ئەمە یەکەمیان دووەمیان وتیانە باقیات و صالحات والذکر وتیانە یادی خوا لە چییە بەمەیە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله ئەم زیکرە زۆر بڵێنەوە یەکێ لە پێغەمبەران کاتێ وەسیەتی کرد بە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەم زیکری پێوت وتی ئەتەوێ لە بەهەشتا شتی بەهەشتە زۆر دەستکەوێ ئەم زیکرە زۆر بڵێرەوە لەم تەفسیرە شاوە هاتووە ابن كثير ئەگێڕێتەوە لە تەفسیری ابن كثيرە ئەڵێ ئەم زیکرە باقیات صالحات مەبەستی ئەم زیکرەیە و وەکردەوەی چاکەیە کە ئینسان ئەنجامی بدا کەواتە دەرسی دووەممان زۆر یادی خوا بکەین ئەچینە خۆناغی ئەوەی خوای پەروەردگار بەم دوو ئایەتە باسی دنیای بۆ کردین ئەچێتە قیامەت لە ئایەتی 47 ويوم نسير الجبال وترى الأرض بارزة وحشرناهم لە ئایەتی 47 و دەست پێ دەکا پەروەردگار باسی ئەومان بۆ دەکا دنیا تەخت دەبێ کە جەبەڵەکانی ئێستای بینی زەخمە یعنی بە ئالیەتێکی بە قووەت نەبێ ئەو جەبەڵانە ئەو جەوەڵانە تەخت نابێتەوە ئێستا تۆ گەرەکتە دنیا هەمووی تەختکەی تا ئەو ڕۆژەی کە قیامەت ئەڵەسێ بتوانی هەمووی تەختکەی باشە هەموو دنیا بەڵام لە قیامەتدا خوای پەروەردگار ئەم زەویە ئەمرەکە ئەو جەوەڵانە هەمووی تەخت دەبێ کوڕەی ئەرزی وەک ناولەپێکی لێتیە لە ناولەپ باشتر بەرزایی و نزماییکی تیان نییە بۆیە خوای پەروەردگار لەیرە ئاماژەی پێکە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خەڵکی ڕاگەنێ لە ڕۆژی قیامەتە کێوەکان نامێنێ جەبەڵەکان نامێنێ هەمووی خوای پەروەردگار ئەمری پێکە وەک هەباء مەنثوورا ئەبێتە خۆڵێک وەک چۆنێژی دوای خۆڵەکەش فوویەکی لێەکرێ نامێنێ هەمووی تەخت دەبێ
وهي تمر السحاب وتكون الجبال كالعهن المنفوش. أما هاتووە دەربارەی جەبەڵەکان خۆی پەروەردگار باسی ئەکا ولەو فەرمایشتەشا هاتووە وترى الأرض بارزة وزەویش وای لێ دێ شتێکی بەسەرەوە نامێنێ ئەم زەوێت بینیە پاکە بێتەوە هیچی بەسەرەوە نامێنێ هەمووی لاچ ئەوێتە زەویەکی تەخت ئاوە لە جەوڵەوە بیگرە هەتا ئەو دوایی هیچی بەسەرەوە نامێنێ زەویەکی تەخت حازر ئەکرێ بۆ مەحشەر ئاوە بۆی وتیانە لە ئەسەرا لەی پڕ دنیا یلکەیەک دابنە لە ئەثەرا هاتووە حەدیث نییە لەو پڕی دنیا تەماشا بکە ئێلکەکە ئەبینیتەوە ئەممەنە ئەو زەویە تەختە ڕێکە بەرز و نزمایەکی تیان نییە خۆی پەروەردگار لە ڕۆژی قیامەتە وحەشەڕناهم ئەو کاتە چیەکەین دەست دەکەینە حەشر پەروەردگار دەفەرمێ حەشری ئەو خەڵکە چاکە و خراپە لە یەک جیا دەکەینەوە لە یەک جودا دەکەینەوە فەلەم نوغادر منهم ئەحەدا کەسش لە دەستمان قوتاری نابێ کەسش لە دەستمان نەجاتی نابێ خۆی پەروەردگارە فەرمێ ڕاکردن لەو ڕۆژەدا نییە لقد جئتم أمجا فرمي پروردگار وعرضوا على ربك صفا لقد جئتمونا كما خلقناكم أول مرة پروردگار فرمي همو ياندينين پول پول صف صف بسر يكوا أمجا پروردگار فرمي همو يان چون لا هاتونة سر دنيا خواهي پروردگار آوا درستيان دكاتو چون هاتوية دنيا كسيك هاتوية دنيا نقصانينية لجيانية دوای ماوەیەک دەستێکی نەماوە قاچێکی نەماوە ئایا ئەو دەستەی بۆ گێڕێتەوە ئەو قاچە بەڵێ هەمووی ئەگەڕێتەوە بچووکترین شت لە گیانت کراوەتەوە دێت چۆن خەڵق کراوی ئاوا خوای گەورە زنیت ئەکاتەوە هەمووی بۆ موسڵمان و بۆ کافریش بەڵام ئەوانەی پەروەردگاری خاتە یادمان ئەفەرمێ بەل زەعەمتم ئەن لەن نەجعەلە لەکم مەوعیدا وەتەنزانی بە کافرەکان بڵێ وازانن ئەو ڕۆژە زنی ناکرێنەوە حەساب و کتاب نییە لەو ڕۆژەدا هیچ نییە وازانن ئەمجا پەروەردگارە فەرمێ ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه کەواتە دەرسی سێهەممان باسی قیامەتەکە ئیماندارانی خۆشەویست لەم ئایەتە قیامەت سەختە و زۆرش سەختە ئەوەی کە من و تۆ تەسەووری ناکەین پەروەردگار ئەمە ئاوا باسێکە کە ئەگە دانیشی لەگەڵیا و دڵت تێکەڵی قیامەت بێ بەڕاستی لە دنیادا ناتوانانی حرەکەی بکەیت لە دنیادا تااقەتی هیچت نامێنێ ئەی چیجا ئەگەر لە واقعدا ببینی بشتە ئەو واقعە و ئەمە ببینی هەمووی لە واقعە بە چاوی خۆمان هەمووی دەیبینین بەڵام ئینشاءالله لە خێرا دەیبینین چوارەمیانەوەیە کردەوەی چاکە کردەوەی چاکە لەو ڕۆژەدا فریاتەکەوێ هیچ شتێ بەکارت نایە هیچ شتێ ئەم دنیای هەمووی هین تۆ بێ ئیسفادەی نییە ئەگە کردەوەی چاکەی نەبێ پوشێ ناهێنێ لە دیوانی خوادا بەڵام ئەگەر لەم دنیایە یەک کردەوەی چاکەت هەبێ خوا لێت قبوڵ بکە وەڵاهی بە گوێرەی هەموو دنیایە بۆی خوای پەروەردگار بەو کردەوە چاکات کاتە بەهشتەوە و لێت ڕازی دەبێ ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه كاتێک کتابەکان و سیلەکان دێت هەر کەسێک مەلەفی هەیە ئیمانداران ئەگە دروست بێ بڵێین مەلەفمان هەیە لە دیوانی خوا لەو ڕۆژەی کە لە دایخ ئەبێ هەتا ڕۆژەی ئەمری هەمووی دەنووسرێتەوە ئەمڕۆ نۆی ڕەمەزان وایە سەعاتی ئەوەنە بۆ ئەوەنە فڵانی کوڕی فڵان لە بەیانی و ئەنووسری حتا ئێوارە گشتی تۆمار کراوە شەوەکەشی تۆمار کراوە ئیتر لە یەکەم ڕۆژەوە حتا ئەو ڕۆژەی کە لەسەر دنیای گشتی تۆمار دەکرێت سجل سیلەکاندا ئەندرێ و هەموویشی کۆ دەکرێتەوە کێش ئەینووسێ مەلائیکەی ڕاست حەچی لێون نابێ چەنە نێزگە زۆر نێزگە ئیسا مەلائیکەی لای من لە گشتان نێزکترە لە من هەر مرۆڤێ بگرە مەلائیکەکان لەو نێزکترە لە هەموو بەندەکان بستێ نابێ چوار پەنجەیە مەلائیکەی ڕاست و چەپ هەر کردەوەی چاکەکەی ئەینووسێ ڕاست هەر کردەوەی خراپەکەی ئەینووسێ سجلیان پێ هەردووگیان تۆماریەکەن هەمووی لە ڕۆژ قیامەتش تا عودرت نییە بێژی خوایە من نەم کردووە مەلایکان دێن شایەتێدن ئەڵێن بەڵێ خودایە من نووسیمان ئێمە لەگەڵیا بووین فڵان ڕۆژ ئێمە خۆمان تۆمارمان کردو و خۆمانیش نووسیمان ئەگەر زۆر بڕۆی لەسەری
چیە بێ بەڵکو ئەندامەکانت دێتە جواو بە چی ئەندامێک کردەوەت کردووە بە چی ئەندامێک بۆ نمونە ئەو کارت کردووە ئەو ئەندامە دێتە جواو بە دەستت کردووە دەستت دێتە جواو لە خوایە من شایەتیە دەمەم کردەوە من کردومە دەمت دێتە جواو زبانت گوێت چاوت گشتی هەمووی شایەتی لە دەورە هیچت نامێنێ بڵێ مەگەر هەر بڵێ ئۆف ئاخ بۆ ئەم کرد بە خۆم ئیسفادەیشی نییە لەو ڕۆژەدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ بەوانەی کاتێ سجدەکان دەدەن ئیمانداران دڵیان خۆشە بێ کافرانش دڵیان ناخۆش دەبێ ويقولون يا ويلتنا هاوار بۆ ئێمە کافرەکان ئەڵێن ما لهذا الكتاب ئەم کتابە چییە لا يغادر صغيرة ولا كبيرة خۆشتێکی بچوو گوم نەبووە لە ناو ئەم کتابەدا خۆشتێکی گەورەش هەمووی ئیلا ئەحصاها هەمووی تۆمار کراوە هەمووی دانراوە لە قیامەتە ئەمجا فەرمێ ووجدوا ما عملوا حاضرا ولا يظلم ربك أحدا هەمووی دانراوە ئامادەیە وەخوا پەروەردگار جل جلاله کەچی لەگەڵ یەک مرۆڤ زوڵم مستەم ناکە نییە لەوێ خاتر خوتوری تیان نییە هیچی تیان نییە هەر کەسێ خۆی و کردار و عەمەلی هەر خۆت تەنیاش ناخواتە کوڕی فڵانی باوکت پیاوێ چاک بوو تۆ قەینا نییە ئەو شتانە نییە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فاتیمە یان کچەکانی ئەهاتن داوایان لێکە ئەویت ڕۆژی قیامەت سەختە بۆ خۆتان کردەوە کۆکەنەوە مەڵێن کەچی پێغەمبەرن ئەم بە دایکی ئیمانداران ئەیوت بۆ خۆتان کردەوە کۆکەنەوە مەڵێن ئێمە خێزانی پێغەمبەری صلی الله عليه وسلم جا ئەگە پێغەمبەر گیان وا بڵێ صلی الله عليه وسلم بە دایکی ئیمانداران بە نەوە و بە ڕۆڵەکانی ئەبێ ئێمە چی بە تەئکید ئەو نەسیحاتانە بۆ ئەوانە بۆ ئێمەش هیچ فەرقی نییە چونکە خوای پەروەردگار هیچ ستەمێک لەوان ناکە و ظڵمێ لە هیچ بەندەیەکش ناکە هەمووی وەخۆی خوای پەروەردگارە فەرمێ إن الله لا يظلم مثقال ذرة وإن تكن حسنة يضاعفها مثقال ذرة قم نابه فمن يعمل مثقال ذرة خيرا يره أو شرا يره چی خیر و چی خراپ بێ شەڕ بێ خواهونی ناکە ونش نابێ بەڵام ئەگەر چاکە بێ حەسەنە بێ یضاعفها زیادی دەکا ئێتە ئەمڕۆ ڕۆژیت کردووە خوای گەورە بە چەند قات دایناوە مەگە خۆی بزانێ جەل جەلالو بەڵام خوا ڕەحمی کردووە چاکە زیادەکە بەس خراپە زیان ناکە ئەوش ڕەحمێکە بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاکە زیادەکە یەک بە چەنە یەک بە دەیە ئەمجا ئەبێتە یەک بە چەند سی ئەمجا دوایە بێتە یەک بە حەوسەد ئەندازەی حەوسەدش تێپەڕەکا وەک چی یەکێ لەو کردەوانە ڕۆژووە بەڵام کردەوەی خراپە هەتا نەیکەی خوا ناینووسێ ئێستا نیەتە یەک کردەوەی خراپ بکەی ناینووسێ کاتێک کردەوەکەتش کرد 6 ساعت ئەو مەلائیکە ڕاوەستێ مەلائیکەش خراپە بڵێین لای چەپ ئەینووسێ 6 ساعت ڕاوەستێ بەشکەم پەشیمان بیتەوە ناینووسێ تومارێ ناکات دووەم بار دوایەوە گەر هەر مسڕبی کردت خوای پەروەردگار ئەنووسێ یەک خراپەی بۆ بنووسن بەڵام لە چاکەکەدا خوا ناڵێ یەک چاکەی بۆ بنووسن ئەڵێ یەک بە دە بینووسە ئەگەر زیاد بێ ئەڵێ یەک بە 700 بینووسە خوای پەروەردگار ئەمش ڕەحمەتێکە لەو ڕەحمەتەی کە بە ئومەتی پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم ئەمجا پەروەردگار باسی قیسەی چیمان بۆ کاچێتە سەر بابەتێکی تر حتاکم ئەو حەدیسەش باسەکە ئەفەرمێت لەیرا ڕاوەستین چونکە با زۆر نەخایەنی ئەو قیسەی ڕاوەستین باسی ئادەم و ئیبلیس ئەکا لە ئایەتی 50 پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگە حەیوانێکی شاخدار حەیوانێکی بێشاخ یان شاخی هەبووە ڕۆژێ لە ڕۆژان قۆچانیان کردووە ئەم شاخی ئەوی شکاندووە ئەگە مەسقالە زڕەیەک شکاندم بێتی ئەگە زۆر بێ ئەگە هەمووی لە ناودا بێ لە ڕۆژی قیامەتە ئەم دوو گیان لەبەرە دێنێ حەقی ئەم لەو دەسێنێ یعنی ئەمە نیشانەی ئەوەیە هیچ ون نابێ حەقی نەک مرۆڤەکان حەقی گیان لەبەرانش هەمووی خوای پەروەردگار ئەداتە خاوەنەکانی هەمووی خوای پەروەردگار ڕەحم بە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە خوای لەو ڕۆژەدا قوتارمان بکەی سەرفرازی دنیا و خیامەتمان بکەی لە ڕۆژی مەحشەردا خۆت بیتە هانامانەوە خوای ئەم کردەوە چاکانە لەبەر ڕەزامەندی تۆی کەین ئەی پەروەردگارە
خوای نیەتمان خالیسن مخلیسن بۆ تۆیە پەروەردگارە لەو ڕۆژانەی کە سەختە چی دنیا بێ و چی قیامەت خوایەگیان لێتە پاڕێینەوە کەوسێ کەسەی لە ئەشکەوتەکە گیریان کردبوو یا ئەڵڵا خوایە هەرێکی داوایان کردو لەسەر کردەوەیکی چاکەی خۆیان خوای لە ڕۆژی قیامەتە فریامان کەوێ و لە دنیاشدا ڕۆژە سەختەکان هەفریامان بکەوێ آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم